سڵاتوانێ بێەوەم کاتتان باش بەڕێزان لاڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ ڕاستەوخۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی لەگەڵتانین لە دوای ماوەیەکی زۆر لە گفتوگۆی بەردەوام دوجار لە 2 نیسانی ئەم مانگە لە شاری لۆزانی سویسرا کۆمەڵەی 5 و ئێران لەبارەی بەرنامە ئەتۆمیەکانی ئێرانەوە گەیشتنە جۆرێک لە ڕێککەوتن کە بە شێوێک لە شێوەکان ئەگەر ئەم ڕێککەوتنە لە ماوەی مانجی داهاتوو بە تەواوی ئەو جۆرێک لێ گەیشتە بچێتە چوارچێوەی ڕێککەوتن ڕێژەی پیتاندنی ئێرانیۆم 2/3 کەم بکات و لە بەرامبەری ئەوەشدا گەماروی بانکی و نەوتی لەسەر ئێران هەڵبژیرێ لە دوای ئەم ڕێککەوتنە لە ئێستا گفتوگۆی زۆر دەکەی لەبارەی لێکەوتەکانی ئەم ڕێککەوتنە چی دەبێت لە ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەی ڕۆڵی ئێران لەبارەی عێراق و هەرێمی کوردستان چی دەبێت خەریتەی گۆڕانکاری ئەم ناوچەکە لەبارەی ڕیزبەندی هاوپەیمانەتەکان و ڕۆڵی ئێران لە مامەڵەکردن لەگەڵ سعودیا لەلایەک و مامەڵەکردن لەگەڵ ڕژێمی ئیسلامی ئێران بەرەو چه ئاراستەیەک هەنگاو دەنێ گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ دکتۆر کامەرامەنتک مامۆستایی زانستە سیاسیەکان لە زانکۆی ئیسلاحەدین دەکەین دکتۆر ئەم کاتت باش و گەڵک بخێبێت زۆر سپاس دەکەم تێگەیشتنی ئێوە چیە لەبارەی ئەم ڕێککەوتنە لە دوای ماوەیەکی زۆر لە گفتوگۆکردن ئەم جۆرە ڕێککەوتن لەم باردۆخی ئێستا پێشببینی کرابوو بەڵێ ئەگەر تەماشا بکەین ئەو دانوستانی لە نێوان ئێران و وڵاتانی ڕۆژئاو و ئەمریکادا هەیە بۆ ماوەی 10 ساڵ زیاترە دەخایێنی بەڵام بڕێوە چوونەکەی بڕێوەی چونێکی دەتوانێت بڵێنی سەلیانە بوو ئێستا لەو ماوەی دوایی گۆڕانکاریەکان زۆر بەخێرا بوو تەنان لە ماوەی هەفتەیەکدا بەرەو ئەوە ڕۆیشتن کە چوارچێوەیەک بدۆزنەوە و تیایدا لەسەر خاڵە بنەڕەتەکان ڕێک بکەون من پێم وایە بۆ تێگەیشتن لەو گۆڕانکاریە خێرانەی کە لە ئاست لە لایەنی هەردوو لاوەڕوویدا پێویستە تەمەشای گۆڕانکاری هەموو ناوچەکە و لەسەر ئاستی جیهانی بکەین ئێمە دەزانین لە دوای نیوەی دووەمی 2014 کۆمەلگەی نێودەوڵەتی زۆر بە خێرایی ئەمەلملانەکانی تێدا سەر دەبێتەوە هاوپەیمانەتەکان خەریکە بەسەر ئاستێکی تر و بەسەر بنەمایەکی تر دادەڕێژرێنەوە ناوچەکە خەریکە لەسەر ئاستی جیۆستراتیژی لەسەر ئاستی جیۆپۆلیتیکی بە شێوایەکی کە لە بواری پراکتیشی دادەڕێژێتەوە نەک لە بواری نەخشی سیاسی بەڵکو لە بواری پراکتیشی و دابەشبوونی هێزەوە دادەڕێژرێتەوە ئەمانە وای کرد کە جۆرێک مجاملات هەبێت لەلایەنی سیاسی بەرامبەر لایەنی پراکتیشی دیارە ئێمە تەماشا دەکەین دوای ئەوەی گۆڕانکاریەکان گەیشتە یەمەن دوای ئەوەی مەسەن لە مانجی بەڕاستی سەربوونەوەکە زیاتر لە ڕووداوەکانی عێراق و سووریا بوو دواتریش بە شێوەی شتابەتش لە 2/8 لە 2 ئۆغستس ئابەوە کە پەلاماری شنگار دەدرێت و دواتر لە کۆبانی شەڕەکان سەر دەکرێتەوە پاشان لەوێەوە دەڕوا بەرەو یەمەن دیارە مەسلەی یەمەن ئێستا لە کاتێکە کە باڵا دەستبوونی لایەنگرانی ئێران لە یەمەن هەوڵدانە دیارە بۆ کۆنتترۆلکردنێکی جیۆستراتیژی دوو ڕێگە دەریای سەرچین نەوت یعنی لە ڕووی جیۆپۆلیتیکی لە ڕووی جیۆستراتیژیەوە وا دەکاتن لەلایەک بابلمەندە لەلایەک گەروی هەرمز دوو دەواازەی سەرچی بازرگانی نەوت بکەوێتە دەست ئێران یاخود بەلایانی کەمی بکەوێتە ژێر هەژمون و لە کۆنتترۆلی ئێرانەوە نزیک سەرباری ئەوەش هەڕەشەکان ڕاستەوخۆ کەوتە سنووری سعودی ئێمە دەزانین سعودی ئەو دەوڵەتەیەکەوە ئەمریکا لە دوای 1945 بە شێوەیەکی بنەڕەتی پشت بە نەوتی سعودی دەبەستێت تەنها لە ساڵی 2012 بەرهەمی نەوتی سعودیا بەرهەمی نەوتی ئەمریکا یعنی ئەوانەی کە لە دەرەوە دەهێنێت لە سعودیا بوو ئەوە وای کرد کە بەرامبەر ئەوە جۆرە مجاملەیەک بکرێت لەلایەکی تر ئەمە لەسەر ئاستە هەرێمێکە وەڵام لەسەر ئاستی هاوپەیمانەتی نێودەوڵەتیەکان دیارە ئێران هەوڵداتن لە رووسیا نزیک بیتەوە یعنی ئەمریکا یاخود بڵێن ڕۆژ ئەوە مجاملەی ئێران دەکەن بۆ ئەوەی ڕێگە نەدەن ئێران بچێتە ئەو هاوپەیمانێتی کە ئەگەر بێت و سەرکەوتن بەدەست بێنێ دیارە لەلایانی رووسیا و لەلایانی چین و لەلایانی ئێرانەوە دەکات کۆنتترۆلی ئۆراسیا هەر هەمووی دەکەن لەبەر ئەوەی لەلایەک دامێ مجاملەی ئەو بکەن نێرە بستە ئەو کۆنتترۆل ئەو نێرە بچێتە ئەو هاوپەیمانێتیانەوە لەلایەکیت کە دیارە دەیانەوێت لەسەر خاک تاوەکو مەسەلەی یەمەن یەکلا دەکەنەوە بێگوان بە شێوەیەک لە شێوەکانی تریش پەیوەندی بە باڵا دەستبوون و یاخود سەرکردایەتیکردنی جیهانی سنەش هەیە دیارە تورکیاش دەولایە وەکو یاریکەرێک ناکرێت لە دەرەوەی ئەو هاوچێشانە بهێڵدرێتەوە بەڕەچاوکردنی ئەم گۆڕانکاریانەی کە ڕوویدە لە ناوچەکە و پەرەسەندنی تاری ئیسلامی سیاسی سنە و زەربەدانی لە 11 سپتەمبەر کە بەشیشی زۆر لەوانە وهابیەکانی ناو سعودیا بوون و ئێستاش گەشە سندنیان دەتوانین بڵێن ئێستا ئەمریکا بە جۆیە لە جۆرەکان مامەڵە لەگەڵ
ئیسلامی سیاسی شیعە دەوێ بکاتن بە زۆرێکتر بە لە بەرچاوگرتنی ئەم گۆڕانکاریانی کە لەم ماوەیە ڕوویدا. من پێم وایە ئەمریکا وەکو ئیسلامی سیاسی مامەڵە لەگەڵ هێزەکان ناکە، واتە لەسەر بنەمای ئایدۆلۆژیە مامەڵە لەگەڵ هێزەکان ناکە. ئەمریکا لەسەر بنەمای بەرژەوەندەکان و لەسەر بنەمای استراتیژیەت و لەسەر بنەمای جوگرافیا مامەڵە لەگەڵ هێزەکان دەکات. ئێستا بەرژەوەندی ئەمریکا کەواتە کەمتر لەگەڵ سعودیا و ئەو مسەلەسی سونیەیە؟ نەخێر، من پێم وانە ئێستا بە دلیل ئەوەی کە ئێستا سەرکردایەتیکردنی عالەمی سونە کە تورکیا شەڕی لەسەر دەکرد بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە خەونی عوسمانی نوێیەکان زەردی بکەنەوە، ئێستا درایە دەست سعودیا. ئێستا سعودیا سەرکردایەتی ئەوەی دەکا، سەرکردایەتی شەڕ دەکا و دەوڵەتەکان ئەوێ بوویتە مەرکەز بۆ ڕوبەڕووبوونەوەی نفوزی شیعی لە یەمەن. ئێستا وا دەبینن ئەوان لە بەهێزی ئاسمانیەوە ئەوان سەرکردایەتی شەڕەکەی دەکەن. لە ڕاستیدا مەسەلەی مەزهەب و مەسەلەی ئاینەکان ئەوە مەسلەیەکە دیاتە و دیارە وەکو سۆفت پاوەرێک ئەمریکیەکان بەکاری دێنن لە پێناو استراتیژیەکانی خۆیان، بەڵام لە بنەڕەتدا ئەوان مامەڵە لەگەڵ جوگرافیا لەگەڵ استراتیژ دەکەن. لە یەکێک لە ڕۆژنامەکانی ئەمڕۆی بریتانیا لە شیکردنەوەیەک کاتووە باس لە مەسلەی ئەم ڕێکەوتنی نێوان ئێران و زلێزەکان دەکات. ڕۆبەرت فیسکە یەکێکە لە ڕۆژنامەوانەکان لەو بارەوەی پرسیارێک دەکات، دەڵێ کە ئایا دەکرێت ئێرانی بەهێزی دوای ڕێکەوتنامەکە ببێتە پۆلیسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کەنداودا؟ سەرەتا زارێ زوو ئێمە بڕیار لەوەی بدەین کە ئێران ببێتە پۆلیسی ئەمریکا، لەبەرەوەی ئێران دیارە خۆی بە خاوەنی شۆڕشێک دەزانێت، ئێران خۆی بە مەرکەز دەزانێت، بە سنتەر دەزانێت. ئەوان لەو باوەڕەدانە کە ئەوان ئیمپراتۆریایەکیان دانایە، ئەو ئیمپراتۆریای وەکو یەکێک لە ڕایوەشکارەکانی سەرۆکی ئێران گوتی پایتەختەکەی لە بەغدایە. لەبەر ئەوە ئەگەر تۆ وا بتواتێ بگەی لە ڕێگەی ڕێکتەنها ڕێکەوتنامەیەک و کرانەوەی دەواازەیەک لە شوێنێک بۆ ئەوی شوێنێکی تری لێ بگرن، ئێران دەبێتە پۆلیس. من پێم وایە ئەوە خوێندنەوەیەکی واقعبینانە نییە سەرەتا، بەڵام لە هەموو حالەتەکاندا من پێم وایە زارێ زۆر بڕیار لەسەر ئەو ڕێکەوتنامە بدرێت، چونکە ئەو ڕێکەوتنامە تامانجی سی حوزەیران ناگەنە ڕێکەوتنی کۆتایی. تێگەیشتنی سەرەتا بە بۆچوونی من ئەو ڕێکەوتنامەیە هێندە ڕێکەوتنامەیەکی تەکتیکیە، هێندە ڕێکەوتنامەی استراتیژی نییە. ئەم کارکردنە لەسەر خۆستنەوەی کات ببوورە، هێندە کارکردنی لەسەر جێبەجێکردنی ئەو مادانەی کە لەو ڕێکەوتنامەیە هااتێ. لەبەرەوەی ئێران دەزانی ئەگەر بێت و لە چەکەکانی داماڵەیە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ پرۆژەی ئەتۆمی خۆی بکە، ڕنگ بێ ڕایگشتی لە ناوە خۆی ئێران لێ قبول نەکە. لەلایەشتر پرۆژەی ئەتۆمی ئێران ئەگەر تەماشا بکە ئێستا خەریکە لە هەموو ناوچەکە گەشە دەکاتن. یعنی سەردانەکانی سەرۆکی ڕووسیا لە نیوەی دومی 2014 هەتا وەکو سەرەتاکانی تا وەکو ئێستاش بۆ زۆر وڵات سەردانی کردووە، لە هەموو وڵاتەکان پرۆژەی کارۆ ئەتۆمی پێشکەش کردووە، لە هیندستانە، لە مەسرە، لە زۆر لەگەڵ ئەو کۆمەڵە دەوڵەت، یعنی ئەو دەوڵەتانی کەوا سەردانی کردیە بەشێکی زۆری باسی ئەو پرۆژانەی کرد لە تورکیا. تەنانەت لە تورکیاش خەریکە پرۆژەی کارۆ ئەتۆمی جێبەجێ دەکرێت. لەبەر ئەوە ئاراستەیەک لە ناوچەکەدایە، ئەو ئاراستە ئەوەیە بۆ ئەوەی بتواندرێ هەڕەشە لە یاخود با بڵێن هەژمونی ئەمریکا لە ناوچەکە نەهێشترێ، خەریکە ناوچەکە بە ئەتۆمی دەکرێت. یعنی ئەو ناوچە بە ئەتۆمیکردنی ناوچەکە لەلایەک هیندستان، لەلایەک مەسر، لەلایەک ئێران، لەلایەک تورکیا مانای وایە بە شێوەیەک لە شێوەکان ڕووسیا کار لەسەر ئەوە دەکات بنکەی ئەتۆمی خۆی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بکاتەوە کە ئەوە دەکاتن وەک ئەوەی ئەمریکیەکان خۆیان لی دەترسێن ئەزمموی یعنی هەژمونی ئۆراسیا بە تەواوی لە دەست دەدەن. کاتێک هەژمونی ئۆراسیاش لە دەست دەدەن مانای وایە ئەمریکا وەکو زلهێزێکی جیهانی، وەکو ئیمپراتۆریایە کە ئێستا وەکو تاکە هێزێک با بڵێن وەکو تاکە هێز مامەڵی لەگەڵ دنیا کردیە، ئەو بارادەستی نەک نامێنێ بەڵکو زۆر بسوک دەبێت و دەبێتە هێزێکی ئاسایی. بە دوای خۆی ئەم ڕێکەوتنامەیە کۆمەڵێک با بڵێن ناڕەزایەتی دروست کردووە، چ لە ناو وڵاتانی کەندا و سعودیا، چ لە مەسەلەی لە ئیسرائیل، لە کۆمەڵێک ناوەندی تر. پێ دوایە ئەمە سەرەتایەک دەبێت بۆ پشتکردنی ئەمریکا لە هاوپەیمانێتە نایابەکەی کە سعودیایە؟ نەخێر، من پێم وایە ئێستا ئەمریکا زیاتر ڕۆڵ داتە سعودیا لەبەر ئەوەی تۆ تەماشاکە لە پاش ڕووداوەکانی ئاوەوە بڵێن ئۆگۆستسی 2014ەوە لە 11 سپتێمبەرەوە دوای ئەوەی کە لە سەرۆکی ئەمریکا ببوونەی سێزدەمین ساڵ وەگەڕی با بڵێن ڕووداوەکانی 11 سپتێمبەر ئۆباما خطابێکی دەدا وای استراتیژیی بەرفراوان دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. هەر لەو ڕۆژێک دوای ئەوە لەدا ئەو خطابەیدا لە 11 مانگ لە جدە لە سعودیا وەزیری دەرەوەی 12 دەوڵەت کۆ دەبنەوە، لەوێندەر هەمان خطابەکانی ئۆباما دەکەنە بەرنامەی کۆبوونەوەکە و ئەو بەیانەی کە دەردەچی بەشێک لەو خطابەی تێدایە کە
ئۆباما ئاماژەی پێکرد ئەویش استراتیژەتی بەرفراوان بۆ ڕووبڕووبوونەوەی تیرۆر ئەو دوو خیتابە هەردوو چیشی باز لە کۆمەڵێک بڕیاراتی نەتەوە یەکگرتوەکان بڕیاراتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەکاتن کە ئەوانە هەر هەمووی لە ژێر بەندی حوتەمی کۆمەڵێنەت میساقی نەتەوە یەکگرتوەکان دادراون کە هەمویان پەیوەندیان بە ئاسایش و سەقامگیرانی ئەمن و ئاسایشی دنیاوە هەیە ئەو بڕیارانەش تەماشاکە ئەو بڕیارە مەسەر بڕیاری 21 هەفتایە بڕیاری 21 هەفتا و هەشتا بڕیاری 21 شەستوێکە کە پێشەوان دەرس و کۆمەڵێک بڕیاری ترن هەر هەمووشیان لە ژێر ڕۆشنای لەو بڕیارەدا ئاماژە بە بڕیاری 13 هەفتا و سێ دەکرێت کە دوای ڕووداوەکانی 11 سپتێمبەر و بەر لێدانی ئەفغانستان بەکارهات واتە ئەو بنەمایانەی کە کۆمەلگەی نێودەوڵەتی پێ کۆکرایەوە بۆ ئەوەی لە ئەفغانستان بدرێتن دواتر لە عراق بدرێت ئێستا کار لەسەر هەمان بنەما دەکرێت لەبەر ئەوە ئێستا تەماشا دەکەین لە کۆمکاری عەرەبی بەو دوایە بڕیاردرا کە هێزێکی عەرەبی دابدرێت دامەزراندنی ئەو هێزە عەرەبی بە جۆرەی بەیاننامەی زەدەیە کە تازە ئاماژەم پێکرد دروستکردنی هێزێکی عەرەبی من پێم وایە ڕێگە خۆشکردنە بۆ لێدانی هەندێک دەوڵەت لە ناوچەکە وەک ئەوەی کە لە دوای 11 سپتێمبەر ڕوودا ئەو دەوڵەت زۆر باش دێمە سەر بارودۆخی یەمەن و بەتایبەتی ئەم هاوپەیمانەتی ئێستای ئەوەی پێدەوتری عاسیفە الحەزەم لە ناوچەکە دروست بووە لە ئێستا سعودیا دەبین کە ناڕازایەتی دەردەبڕێ بە هەمان شێوە ئیسرائیلیش هەڕەشە دەکاتن کە ڕەنگە بە شێوازێک لە شێوازەکان گروز بۆشێنێتە تاران بە تێگەیشتن تو ئەم ناڕازی بوونانە یعنی ناڕازی بوونی ڕاستەقینەنین ئەوەی بەتایبەتی کە سعودیا دەکاتن خۆی من پێم وایە ئەو ناڕازی بوونان لەبەر سیاسەتی ئەلکێل و بالمکیالینە تۆ تەماشاکە لە سەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی سیاسەتێک هەیە بۆ ئەوەی قەیرانەکان بەردەوام بێ چونکە چەندین قەیرانەکان بەردەوام بێ هێزەکان دەتوانن هێزە هەرێمیەکان دەتوانن بەرژەوەندەکانی خۆیان زیاتر بپارێزن بۆ نمونە لەسەر ئاستی جیهانی ئەمریکا لە کاتێکە یارمەتی حکوومەتی عێراق بداتن وانێ پێی وایە سەرکردایەتی شەڕی تیرۆر دەکات لە ژێرەوە یارمەتی داعش دەدا ئێران لەلایەک کە خۆی پێی وایە پاڵپشتی شیعەتکان دەکاتن لە هەمان وەکو لەسەر لەسەر چاوەکان ئاماژە پێ دەکات لە هەمان ئەو نەخۆشخانەی کە یەکێک لە قاتەکانی بۆ نمونە لە قاتی هەفتەمدا بریندارەکانی حەشتی شعبی تێدا تەداوی تیمار دەکرێت لە قاتە خواردتر بریندارەکانی داعشی تێدا تەداوی دەکرێت تورکیا لەلایەک یارمەتی داعش دەدا نەخۆشخانەکانی خۆی بۆ کردوتەوە خۆی بۆتە پردێک بۆ پڕینەوەی شەرکەرە بێگانەکان چەک لە تورکیاوە بۆ داعش دەڕوە لە هەمان کادا تەماشا دەکەین بەو دوایە بریندارەکانی پێدەش لێ چارەسەر دەکرێت ئەو تەوازنە یعنی ڕاگررتنی تەوازن بۆ ئەوەی شەڕەکان بەردەوام بێ بۆ نمونەگەر لە تورکیا چەندی شەڕ بەردەوام بێ تورکیا سوودمەندی یەکەم دەبێ ئەوانەی کە شەڕ دەکەن هەردووچیان بە دوژمنی یەکێکیان دوژمنێکی ڕاستە و خۆی ئەویت کە دوژمنێکی دوا ڕۆژیە دەتوانین بڵێن ئەو شەڕانەی ئێستا لە ناوچەکە بەردەوامە شەڕێکە مکیاسکردنی سیستەمە من پێم وایە ئەوە شەڕە لەسەر داڕشتنەوەی هاوسەنجی هێزە ناوچەکە یعنی تۆ تەماشاکە کە ناوی لە دەنێ شەڕی تیرۆر لە ڕاستدا تیرۆر چەند چێکی مەتاتیە تیرۆر بەکارهێنانی ترس و تۆخاندنە بۆ ئەوەی پەیامەکانی خۆت بڵاوکەوی خۆت بۆ ئەوەی استراتیژەتی خۆت بێنیدی ئەوە شتێکی ئاساییە لە سیاسەتی نێودەوڵەتی هەمیشە ئەو ڕێگایە بەکار هاتووە پورتوگالەکان پێش چەند ساڵێک تیرۆر و تۆقاندنیان بەکاردەهێنا ئیمپراتۆریای ئیسلامی تیرۆر تۆقاندی بەکاردەهێنا ئەوان خۆشیان پێیان وایە کە بە شانازیەوە باسی لێ دەکەن ئەوەی باس دەکرێت لە ژێر پەنای شەڕی تیرۆر من پێم وایە شەڕی داڕشتنەوەی هاوسەنجی هێزە نەخشەی سیاسی هێزەکان لەسەر وەڕەپانی دنیادا تۆ تەماشاکە لە دوای نەوەتەکانەوە دوای ئەوەی کەوا سیستەمی تاکزەمسەری لە دنیا ڕاگەیاندرا تاوەکو نیوەی با بڵێن تاوەکو 1970 ئەمریکا توانی بە شێوەیەکی زۆر نەرم یاخود بە شێوەیەکی زۆر بێ کێشە سەرکردایەتی هەموو جیهانی دەکرد ئەوانەی کە پێشتر ڕکابەری بوون کەوتنە ژێر هەژمونی ئەو بڕیارەکانی ئەوانیان جێبەجێ دەکرد بۆ نمونە ئەگەر لە پێش لە هەشتاکان یەکێتی سۆڤێت زۆربەی ئەو بڕیارانەی کە کۆسپی بۆ دروست دەکرا و بیتۆ بەکاردەهێنرا دژی بەرژەوەندەکانی ئەمریکا لە ئەنجومەنی ئاسایش لە کۆمەڵی گەرانەشێتی سۆڤێت بوو بەڵام لە دوای نەوەتەوە تەماشا دەکەی رووسیا خۆی بووە بەشێک لە هاوپەیمانەتی دژی سەدام حوسێن بەڵام ئەو هاوسەنجی هێزە لە دوای نەوەتەکانەوە ئەو زل هێزانە سەر لە نوێ چا دەبنەوە ینی بەرەو گەشە سەد و بەرەو زیندوبوونەوە دەڕوە کە تا دەگاتە ئێستا سیستەمی دنیا لە ژانی لەدایکبوونی هاوسەنجیشی هێزی ترە
ئەوەیە وا دەکاتن هەر هاوسەنجەشی هێزی تر لەدایک بێتن دەبێت نەخشەی سیاسی ناوچەکە نەخشەی جیۆپۆلیتیکی ناوچەکە لەسەر ئەو بنەمایە دابڕێژرێتەوە شەڕەکان لەسەر ئەو بنەمایە. ئەم ژانە تەسەوڕ دەکرێت بام لەدایکبوونی هێزێکی تر لە ناوچەکە لە خزمەتی کام دابەشبوونی ئەو بەرەیەبی کە ئێستا دەبیندرێ. ئەو ژانە دوو ئتیجاهی زۆر دژبەیەکی لە خۆوە گرتیە. ئتیجاهێک بەرەو بە ئیمپراتۆریا بوون، ئتیجاهێک بەرەو هەڵوەشانەوەی ناوچەکە. تۆ تەماشاکە لە ناوچەکە دوو ئتیجاه مەسەن کۆمەڵێک دەوڵەتی لەوانە ئێران تورکیا کار لەسەر ئەوە دەکەن بە ئیمپراتۆریا بن. لەلایەکیت کە وەکو ڕنگدانەوەیەک لۆ شۆڕشی کۆمۆنیکیشن شۆڕشی گەیاندن وەکو زەرورەتێکی گەشە سندنی ڕەوڕەوەی مێژوو ناوچەکە بەرەو هەڵوەشانەوە بەرەو لێکترازان نەخشەیەکی سیاسی بچووک دەڕوە. ئەو دوو ئاراستەیە شانسی کامیان بە دیدی تو من پێم وایە گەشە سندنی سروشتی مێژوو لە بەرژەوەندی لێکترازان و جودابوونەوەدایە. ئەوەی ئێستا دەبیندرێ قسەی زۆر دەکرێت لەبارەی ڕۆلی ئێران، ینی ڕەنگە ڕۆلی ئێران زیاتر دروست ینی زیاتر پل بەژێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمریکا بە ناچاری دەبی دوای ئەوەندە ساڵە مامەڵەیشتر لەگە ئێران بکە. پێشبینی دەکەی کە ڕۆلی ئێران بە تایبەتی سیاسەتی دەرەوەی ئێران زیاتر سەرکەوتوو بێ بە ماناکی خۆیان واتە لە قازانجی نێو خودی ئێران و پەن هاوێشتنی بۆ ناوچەکە. من پێم وایە ئێران ئێستا لە سنووری خۆی دەرچووە. ئەمریکاش مامەڵە لەگەڵ ئێران ناکە بۆ ئەوەی ئێران گەورە بکاتن لەوەی کە هەیە زیاتر، بەڵکو ئەمریکا ئێران وەکو داشێکی دامە بەکار دەهێنێ بۆ ئەوەی هاوسەنجی لەگەڵ هێزەکانی تر پێ بکە. وەکو باسم کرد ئێران لەلایەک لە ڕووی جوگرافیەوە شوێنێکی زۆر لەبارە بۆ ئەوەی ببێتە بەشێک لە ئۆراسیا و بەشداری بکات لە یەکێتی ئۆراسیا کە ڕووسەکان خەونی پێوە دەبینن. لەلایەکی تر تورکیا دەبینین بەو دوایە و هەرچەندە ئەندامێک بوو لە ناتۆ بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئێستا کاریگەری لەسەر وەکو زۆربەی ڕۆژنامەکانی ئەوروپا نووسیان پێمان سەیرە کە دەوڵەتێکی سکیولار و ئەلمانی دەوڵەتێک ئەندامێکی سەرەکی لە ناتۆ هاریکاری داعش بکە. ئەم تورکیا بەرەو پیری داوایەکانی ئەمریکا نەهاتووە. لەبەر ئەوە من پێم وایە تورکیا سەرکردنی تورکیا بەرزکردنەوەی ئێران کە پێشتر من زۆر جار باسم کرد بوو لەو بڕواایە دەمکەوە گۆڕانکاریەکانی ناوچەکە بە شێوەی حرفی زێتی ئینگلیزی بڕوە لە باشووری کوردستان لە بۆ ڕۆژئاوای کوردستان لەوێوە لە بۆ ئێران لە بۆ تورکیا. بەڵام ئێستا زۆر باشە دەگەڕێمەوەلا تو هەر کتێبێکی بەدەستێ لەسەر مەسەلەی شەڕی تیرۆر و کاریگەی لەسەر هەرێمی کوردستان و ڕۆڵی هەرێمی کوردستان بەس یعنی پێشبینی دەکەیت لەوەی کە ئەم ڕێککەوتنە بە قازانجی ئێرانیان بە زیانی ئێران تەواو بێ. من پێم وایە ئەو ڕێککەوتنە دەمێنێتەوە سەر ئەو کۆتایی ئەو ڕێککەوتنە ئایا تا دەگەنە کۆتایی ڕێککەوتنەکە تا دەگەنە سی حوزەیران سیاستی نێودەوڵەتی یاخود گۆڕانکاریەکان لەسەر لە بواری پراکتیکدا بەرەو چ ئاقارێک دەڕوە ئەوانە ڕۆڵی خۆیان دەبێنەوەی بتوان تا ئەو مانگە چووکە بە مانجێک بەو گۆڕانکارە خێرانە زۆر زۆرە وانە ئێمە دەبێت چاوەڕێی گۆڕانکاریەکان لەسەر خاک. ئێران رووسیا بە ئەمریکا بگۆڕێتەوە؟ نەخێر من پێم وانە ئەوان هیچ کەسێک بە هیچ کەسێک بگۆڕنەوە بەڵکو سیاسەتی خۆیان و استراتیژێتی خۆیان هەیە. رووسیا دەیەوێت ئیمپراتۆریای خۆی نوێکاتەوە. مەجای حەیەوی رووسیا ئێستا مەجای ژیانی خۆی بەرەو باشوورە وەک ئەوەی لە سەرتاکانی سەدەی هەژدەهەمدا ڕوویدا. بەڵام کێشەکە ئەلێرە دانیە کێشەکە لەوەیە کە وەکو باسم کرد هاوسەنجی هێز بە شێوەیەک دادەڕێژرێتەوە کە سەر لە نوێ خەریکە سیستەمی هاوسەنجی هێز دێتەوە گۆڕێ مەسەن سیستەمی تەوازنی قووا نەک سیستەمی دوو بلۆچی. ئەو سیستەمی تەوازنی قووا وا دەکاتن کە ناوچەکە بەرەو شەڕێکی ساردی تر دەڕوە. ڕەنگی وەکو سەرۆکی دوا سەرۆکی سۆڤێتی پێشوو گۆرباچۆف گوتی خۆناغی ئەو جارەی شەڕی سارد بە ساردی نەمێنێتەوە بەڵکو گەرم بێ. لەبەر ئەوەی من پێم وایە ئێستا لە هەموو قۆناغەکانی پێش خۆی زیاتر کۆمەلگەی مرۆڤایەتی بەرامبەر شەڕێکی جیهانی زۆر فراوانە بنەما سەرەتاکانی تەقیتەوە بەڵام ئایا بە شێوە فراوانەکەی دەتەقێتەوە یاننا ئەوە دەمێنێتەوە سەر ئەو گۆڕانکارانەی کە لە ئایندەدا ڕوودەدەن. یەکیشتر لەم گۆڕانکارانی کە لە ئێستا دەبیندرێتەوە پەیمانێتە تازەی لە مابینی وڵاتانی سنی لە بەرامبەر دۆخی یەمەن بۆ ئەوی ناوی لێ ناوە ڕاگررتنی گەردەلولی ینی ئەمە پێ دوایە چ کاریگەری شتی لەسەر ناوچەکە و ئەم ڕێککەوتنامە ئەمە باڵی ئێران فراوانتر ناکە لە بەرامبەر سڕڕی ئەوە پەیماناتیانەیە کە تەدەخولی ئێرانە لە دۆخی یەمەن. خۆی ئێران وەکو باسم کرد لە سنووری جوگرافی خۆی زیاتر فراوان بووە. ئێران خۆی پێ ئیمپراتۆریایە دروستکردنی بەڵام بۆ ئەمری واقعیش بۆ ئەمری واقع بەڵام هێز تاوەکو ئێستا دیارە ئەمە لە قۆناغی گۆڕانکاریەکان دەژین ئەمە لە قۆناغێکی زۆر سەخت و
پرزەنجاڵی مێژوودا دەژین ئێستا ئەو هێزەی کە سونەکان دروستیان کردێ من پێم وایە ئەو هێزەیە کە لە 2000 ئێستا ئەوان ئاماژە بۆ ئەوە دەکەن ئەگەر بێت و ئەوان بتوانن لە یەمەن سەرکەوتن بەدەست بێنن بەرەو عێراق و بەرەو سووریا دەڕۆن کەواتە ئەوان ئەو هێزە دروست دەکەن ئەو هێزە عەرەبیە دروست دەکەن بۆ ئەوەی لە 2000دا شەڕی ئێرانی پێ بکەن سنوورەکانی شار هەموو دانرایان مصر ئاماژەی بۆ وەکردوتی ئەگەر بێت و حوسەکان لە یەمن پەنا بۆ کەناری دەریاکان بن ئێمە ڕاستەخۆ لە ڕێگەی دەریایەوە لێیان دەدەین لەبەر ئەوەی نایانەوێت دەواز ڕێڕەوە نەوتەکان بکەوێتە مەترسیەوە ئێران ئیمپراتۆریە بەڵام ئێمە دەبێت بزانین ئێران بە گوێرەی ئەو زل هێزانەی کە لە دنیادا هەن ڕەنگی هێزێکی ئەو تۆی نەبێ بەنسبەت هێزێکی وەکو عێراق وەکو سووریا وەکو ئەوانە هێزی گەورەیە بەڵام بە گوێرەی ئەمریکا و ئەو تەکنەلۆژیای ئەمریکا کە هەیەتی ئەگەر هاوسەنگی هێز و بەرژەوەندی ئالۆزەکان نەبێتن من پێم وایە ئێران ناتوانانی بەو شێوەیە خۆی بگرێتن پێشببینی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامە دەکرێت لە کاتێکە چل ناو خودی کۆنگریسی ئەمریکا ناڕەزایەتیە لە ناو ئێران لە شەقامی ئێران ئەوەی لە گرتە ڤیددیوەکان بینیمان کە یەکەم زار وتارەکەی ئۆباما لە تەلەڤیزیۆنی ئێران پەخش دەکرێت و خەڵک پێشوازی لێ دەکا هەندێک کەم یعنی چەند دەنجێکەیە ناو خودی ئێران ناڕەزایەتیە پێی وایە ئێران تەسلیمە مشتێکی خۆر ئاوا بووە ئەمە دابەشبوونەکانی تریش دەبینی هەڵوێستی سعودیا و هەڵوێستی ئیسرائیل پێشببینی جێبەجێکردنی ئەم لێگەیشتنە و پەڕینەوەی بۆ ڕێککەوتنامی کۆتایی دەکەیت بە بۆچوونی من هیچ ڕێککەوتنامەیەک نییە کۆی گشتی کۆمەلگا لە سەر ڕەزامەند بێ هەمیشە بەشێک لە کۆمەلگا لە بەرناوی کۆمەلگاشدا بەرژەوەندی جیاواز هەیە خەڵچێک بە شێوەیە خەڵکەکان بە شێوەی جیازیار ڕێککەوتنامەکە دەبێن لەبەرەوەی من پێم وایە لە ناو ئەمریکا و لە ناو ئێرانیش زۆر ئاساییە دەنجی ناڕازی بێ بیستین دەربارەی ئەو ڕێککەوتنامە ئەو ڕێککەوتنامە ئەگەر بەنیازێکی پاک و فعلن بۆ سەقامگیری ناوچەکە بکرێ من پێم وایە هەموو ئەو کۆمەلگایانە ماندین پێویستیان بە ئاشتی هەیە خەڵکی ئێران پێویستی بە ئاشتی هەیە خەڵکی ئێران ماندیە حەز دەکاتن ناوچەکەیان لە زیاتی ئەوەی هەموو ڕۆژێ لەژێر سزایەکی ئابووری بێ و هەموو ڕۆژێ لەژێر هەڕەشی شەڕێک بێ حەز دەکات ناوچەکەی بەرەو هەروە ئەمریکاش بەڵام وەکو باسم کرد ئەو ڕێککەوتنامە لەو هاوسەنجە هێزە ئالۆزی کە هەیە تا چەند بواری پراکتیزەکردنی دەبێ تا چەند بواری ئەوەی دەبێت ئەو چوارچەوەی کە لەسەری ڕێککەوتن بکاتە خاڵی کۆتایی من لێرە گومانم هەیە مەسلەی کەمکردنەوەی سزاکانی سەر ئێران و هەروە کەمکردنەوەی ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم کاریگەری لەسەر دۆخی ئابووری ئێرانەوە هەر ئەمەش بۆتە خاڵێک کە ئێستا هەوڵاتیانی ئێرانی کە لە بەردەم قەیرانێکی ینی خراپی باردۆخی ئابووری دەژین و دەرچکەوت کە ئەو هەموو حەساری خراوەتە سەر ئێران نەیتوانی ئێران وا لێ بکە کە دەست لە پیتاندنی یۆرانیۆم بپارێزی لەسەر دۆخی ئابووری ئێران و ئەوەی ئێستا بەرزبوونەوەی تومەنی ئێرانی کاریگەری ئیجابی دەبێتن من پێم وایە بەرزبوونەوەی تومەنی ئێران هەرسەدەم ناتوانم لە بوارە ئابووریەکە قسە بکەم لەبەرەوەی پەیوەندی بە اختصاصی منەوە نیە بەڵام لە دیارە ئەو گۆڕانکاریانە کرانەوەی ئێران بەرەو بازاڕەکانی دنیا ڕێککرانەوەی ئێران بەرەو کۆمپانیاکانی وەبەرهێنان لە دنیا وا دەکاتن کەوە پارەی ئێران هەڵستێتەوە بەڵام ئەو هەرسانەوە ڕەنگ بێ زۆر کاتی بێتن چونکە لە 2000دا ئەو ئێران خۆی وەکو دەوڵەتێک نەوت دەنێرێتە دەرەوە ئەو نەوتە کار لە بازاری دنیا دەکەن نرخی نەوت دەشتێنێ پێویستەکانی ئێران ماوەی چەندین ساڵە دیارە حساری خرايتە سەر ئەو پێویستیانەوا دەکاتن کە داواکانی ئێران بۆ هێنانی شت زیاتر بێتن ئەوانە هەموو وا دەکاتن گەشە سندنی ئابووری ئێران بەو شێوەیە خێراییە نەبێتن کە خەڵک چاوەڕوانی دەکات بەڵام لە ئایندەشی درێژ ئەگەر بێت و سەر ئەو ڕێکەوتنامە سەر بگرێتن و ئەمریکایەکان هەمووی بە یەکجار سزاکانیان لەسەر لە ڕۆژ ئەوە بابڕێن بەش سزاکان لەسەر ئێران ڕابن کە من پێم وایە شتێکی تا ڕادەیەک لە یۆتۆپیا نزیکە لە خەون نزیکە ڕنگ بێ کاریگەری باشە بەڵام ئەو هەموو جێبەجێکردنی ئەو هەموو بڕیارە ئەو هەموو هەواڵە دڵخۆشکەرە من پێم وایە کارێکی وا ئاسان نییە ئەوەی ئێستا دەبیندێ لە ناوچەکە یعنی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەی خەڵک لەگەر سیستەمی ڕژێمی ئیسلامی ئێرانیەتی کێشەی غیابی دیموکراسیەت کێشەی غیابی تەنمی ئابووری و کێشەی پێشێرکردنی مافەکانی مرۆڤە ئەم ڕێککەوتنە خەونی خەڵک یعنی تا چه ئاستێک دەڕوا بۆ جێبەجێکردنی خەونەکانی خەڵک بۆی کە ئێستا خەڵک داوا دەکات لە ڕژێمی ئیسلامی ئێران ئەوەی بۆ نمونە مەسەلەی کورد لەوێت تا بە ئێستا مەسەلەیەکە لەم دۆخی ئێستا دەبینی دەستکاری هیچ شتێک لەم خەونانە دەکاتن من وەکو باسم کرد دەبێتەوە سەر لە 2000 ئەو خەونانە پەیوەندی بە داڕشتنەوەی نەخشی سیاسیەکە هەیە پەیوەندی بەوەنیە کە ئێران دەتوانێت ڕێکەوتنامەیەک لەگە ڕۆژ ئاوا بکە یاننا ئەو ڕێکەوتنامەیە یعنی ئەو خەونانە لە ڕێگەی سلماندنی کۆمەڵێک ئەگەری تا ڕادەیەک نەزۆکەوە نایەتە دی
من پێم وانێ کۆمەلگایەکی وەکو ئێران لە پڕێکاوەڕێ لە ڕێگە ڕێکەوتنامەیەکەوە ببێتە ئەو کۆمەلگایەکەوە یەکتر قبولکە و کە باوەڕی بە دیموکراسیە بێ و باوەڕی بە ئازادیەکانە بێ لە کاتێکە ئەو خۆی هەڵگری ئایدۆلۆژیایەکە و حکوومەتێکی ئاینیە لەبەرەوە گرەوکردن لەو لایەنە کەواتە ئەم ڕێککەوتنانە پەیوەندی بەوە نابی کە ئێرانە ناوە خۆی چاکسازی ڕاستەقینە بکە من پێم وایە بەڕاستی مەسلەی مافی مرۆڤ مەسلەی عەدالەتی کۆمەڵایەتی مەسلەی دیموکراسی ئەمریکا زیاتر وەکو سۆفت پاوەرێک وەکو فشارێک بەکاری دەهێنێ مەبەستی ڕاستەقینەی ئەوە نییەکەوە ئەو کۆمەلگانە جێبەجێ بکەن ئەمریکا مامەڕێ لەگەڵ سەدام حوسێنی دەکرد پێشی وا بوو کە سەدام حوسێن ئەو کەسەیە کە بتوانێت مافی مرۆڤ لە عێراق بس بپارێزێ ئێستا لەگەڵ سعودی بوونەوە و لەگەڵ سعودی ئێمە دەزانین حکوومەتی سعودیاچێکە لە حکوومەتەکانی کە ئێمە دەزانین بەرامبەر هاوڵاتێک تا وەکو ئێستا یعنی بە شێوەیەک مامەڵە لەگەڵ ئەو نیشتمانیانی خۆی دەکات کە ڕنگ بێ چاخەکانی ناوەڕاست و پێش چاخەکانی ناوەڕاست بێت ئەوەی بە گوێرەی ئەمریکایەکان من پێم وایە گرنگ نییە ئەو پرەنسیپانن کەوا خۆی وانی شان دەدا شەڕیان لەسەر دەکات ئەوەی ئەو بە گوێرەی ئەو گرنگە ئەوەیە کە سەرچاوەکانی نەوت کۆنتترۆل بکە کە بتوانێت بەرژەوەندیەکانی خۆیان مسۆگەر بکە سەرمایه‌دارەکانی ئەمریکا بتوانن لە بازارەکان مۆنۆپۆلی بازارەکان بکەن ئەوە بەرژەوەندەکانی ئەوانە دکتۆر کامەران ئەوەی ئێستا هێنە ناوچەکە دەبیندرێ ئەو تێگەیشتی تو بە ئاماژەت پێکردو ئەگەری لەدایکبوونی هاوچێشیشی تازە لە بەرامبەر ئەوەی ئێستا ئەم ڕێککەوتنە ئەم سیاسەتی ئێستا لەلایەکە شەڕێکی مەسەبی سەرتاپەی ناوچەکەی گرتوتەوە پێشبینی دەکرێت ئەم ناوچێ بەرەو ئیستقراریەت و جۆرێک لە ئارامی هەنگاو بنێتن نا من بە پێچانەوە بەداخەوە وای نابینم وا دەبینم کە ئێمە لە سەرەتای قۆناغێکین کە ڕەنگ بێتن قەیرانەکان تازە ئێمە لە سەرەتای قۆناغێکی پڕ لە قەیرانین ئەم قەیرانە دۆخێکی تازەی گونجاو من پێم وایە لە 2000 دەگاتەوەی کە دۆخێکی گونجاو بێنێتن و ناوچەکە دابەش بکرێتەوە بەڵامەوە پێویستی بە کاتێکی ڕنگ بێ زۆر زیاترە بێلەوەی کە خەڵک چاوەڕێ دەکاتن شەڕی تیرۆرم هەڵ و مەرجەناوە خۆی ئەگەر و کاتی ماوە قستۆزێ تایبەت بکەین بە مەسلەی کورد و هەرێمی کوردستان و مەسلەی کورد بە شێوەیەکی گشتی چکاری گەریشی لەسەر هەرێمی کوردستان دەبێت ئەم ڕێککەوتنی کە لە حاڵەتی جێبەجێکردن تۆ تەماشاکە لە کوردستان وەکو باسم کرد ئێمە ناوچەکە بەرەو دوو ئاراستە دەڕوە ئەگەر ئاراستەی بە ئیمپراتۆریا بوونەکە سەر بکەوی ئەو وەکو ئێستا هەرێمی کوردستان یاخود هێزە کوردەکان دەبنە ئامرازێک بۆ خزمەتکردنی ئەو ئیمپراتۆریانە ئێمە دەبین باشووری کوردستان بۆ نمونە دا بەش بۆ بەسەر دوو بەش هەر بەشێکیان هێندەی خزمەتی پرۆژەی بە ئیمپراتۆریابوونی ئێران و پرۆژەی بە ئیمپراتۆریابوونی تورکیا دەکەن هێندە باسی خزمەتی هەندە خزمەتی پرۆژە نەتەوەیەکان ناکەن لەبەرەوەی بە بۆ چوونی من ئەگەر ئاراستەی یەکەم سەرکەوتن بەدەست بێنێ کە من پێم وایە ڕەگ بێتن ئێستا وەکو هیگر دەرێ خەدع تاریخ بی ینی مەکرە تاریخ بیتن ئەو هێزانت زندی دەکرێنەوە بۆ ئەوەی لە 2000 بە یەکجاری ماڵ ئاوایی لە گۆڕەپانی سیاست و لە گۆڕەپانی مێژوو بکەن ئەجینا ئەگەر ئەو ئیمپراتۆریانە سەرکەون من پێم وایە لە 2000 لە خزمەتی کورد نابێت و کورد دەبێتە ئامراز وەکو باسم کرد بەڵام ئەگەر دابەش بکرێ با بڵێن فەرەزیەی دووەم سەرکەوتن بەدەست بێنە ناوچەکە کە ئەوەش گەشە سەندنی سروشتی مێژووە چونکە ئێمە دەزانین وەختی خۆی مۆدرنیتە و شۆڕشی پیشەسازی نەخشەیەکی سیاسی لەگەڵا خۆی هێنا ئێستا ئێمە لە قۆناغی شۆڕشی گەیاندرین ئەو شۆڕشی گەیاندنە پێویستی بەوێ نەخشەیەکی سیاسی لەگەڵا خۆی بێنێ ئەو نەخشە سیاسی سنووری بچووک دروست دەکات لەبەرەوەی لە 2000دا لە خزمەتی کورد دەبێ کورد خۆی زارجار هەوڵیدایە ئەو عکسی یاخود بە پێچەوانەی ئەو تەوژمەمەلە بکاتن ئێمە تەماشا دەکەین زۆر جار ئێمە تارانمان یاخود ئەنقەرەمان تاوانبار یا بەغدامان تاوانبار کردبوویکەوە مەترسین لەسەر ئەزمونەکان ئێمە خۆمان لە نەوەتەکاندا خۆمان دەستی ئێرانمان کرد دەستی عێراقمان کرد دەستی تورکیامان کرد کەچی ئەزمونەکە ماوە لەبەرچە لەبەر ئەوەی لەبەر هوەری کوردی نەبوو لەبەرەوەی نەبووی مە سیاست مەدارەکانمان زیرەک بوون بە پێچەوانەوە سیاست مەدارەکانمان وەکو داشێکی دەست دامەی دەست خەڵکی تر گەمەیان کرد و دژینەتەوەکەی خۆیان دژی ئەو دەرفەتە کاریان کرد کە ڕەخسا بوو بەڵام ڕەوتی گەشە سەندنی سیاسەتی نێودەوڵەتی هاوسەنجی هێزە ناوچەکە بەو شێوەیە بوو کە لە خزمەتی کووردا بێت لە ئێستا بەجۆی لە جۆرەکان لە میانەی شەڕی تیرۆر کە لە ناوچەکەی لە چوارچێ و دابەشبوونی هەیە دامێکی زۆری سەربازی بۆ هەرێمی کوردستان هەیە ئەم هاوکاریە لە یەک کاتە دەتوانین بڵێن تەنیا هاوکاریەکی سەربازیە یان هاوکاریەکی ینی ڕیشیەکی هاوکاریەکی سیاسیشی هەیە تاوەکو ئێستا ئەو هاوکارێنەی دەکرێت تەنها ئەوەندێ دڵۆ پێک ئاو بدەیە دەست کەسێک کە لە تێنان نەخنج ئێمە باز لەوە دەکەین کە 1000 کیلۆمەتر شەڕی داعش دەکەین تۆ تەماشاکە من لەو کتێبەی کە جنابەت ئاماژەت پێکرد باسم کردووە داعش ئەگەر بەراوردێک لە نێوان دوو هێز بکەین کە لە دوو هێزی ناوخۆ کە لەسەر ئاستەکە ململانە دەکەن
لەسەر ئاستی سۆفت پاوەر داعش خاوەنی ئایدۆلۆژیایەکی جیهانی کە دینی ئیسلامە. داعش قوڵایەکی استراتیژی خۆی هەیە کە جیهانی سونە و جیهانی عەرەبیە. بەڵام بەرام بە کورد سۆفت پاوەری کوردی شەڕ دەکات لەسەر ئازادی و لەسەر مافەکانی مرۆڤ کە پێی وایە من پێم وایە سەرکردەکانی کورد لە ئازادیەکان و دیموکراسیەکان گەیشتون نە باوەڕیشیان پێ هەیە لەو چوارچێوەیە دەرچێت کە خزمەتی بەرژەوەندەکان دەکەن نە کۆمەلگەی کوردیش لەبارە بۆ قبولکردنی دیموکراسی. تۆ تەماشاکە ئەوان شەڕ لەسەر پرەنسیپێک دەکەن، شەڕ لەسەر سۆفت پاوەرێک دەکەن کە هەڵقوڵاوی ناو کۆمەلگای خۆیتیان. ئێمە شەڕ لەسەر پرەنسیپێک دەکەین کە نە تێگەیشتوین نە کۆمەلگاکەمان ئامادەیە وەکو خۆی قبولی بکە نەبەرهەمی خۆشمانە. تێگەیشتنەکەت زۆر ڕەشبینانە نابیندرێ یعنی هەز ناکەین تێگەیشتنیشی ڕەشبینانەیە بەرامبەرم دۆخەیان ئەمە تێگەیشتنیی واقعبینانەیە. من پێم وایە ئێمە لە جیاتی ئەوەی خۆمان فریو بدەین هەوڵ دێن بە دوای چەمکەکان کەین بەڵام لە واقعدا ببینە. تۆ هێزێکمان هەیە هێزەکە تقریبا لەوانەیە 30 کیلومتر لە ئێمە دوور بێ. ئەو هێزە سەربازێکیان پەروەردە کردیە ئەگەر بێت و پەلامارە دەدا ئەگەر بێت و بکوژرێ پێی وایە شەهیدە و بەهەشتی مسۆگەرە. ئەگەر بکەوێتە ئەگەر شەڕەکەش باتەوە ئێمە دەزانین کسەکان و ژنەکان بە غەنائیم دەباتن و سەبایە لەسەر دنیا دەستکەوتی دەبێ. کەچی تۆ بەرامبەر ئەوە سەربازێکت ناردۆتە سەر سنوور ڕوبەڕووی ئەو هێزت کردوتەوە نە لە سۆفت پاوەڕەکەی خۆی تێگەیە بەشێکی زۆر لە هێزەکانی من لە مەسەلەی دیموکراسیش توێت تێنەگەیشتن نەتوانیتت لە ڕووی مادیەوە ژیانێکی باشیان لۆ مسۆگەرکەی کەواتە کەسێکت نادێت جگە لە باوەڕبوونی بەنەتەوەکەی خۆی کۆمەڵەیەکشت کە بە ذاتی خۆی لەسەر گۆش کراوە زیاتر هیچ شتێکی تری لا نییە لەبەرەوە من شەڕی تیرۆر کەواتە هەرێم دەتوانین بڵێن زیان دەکا عینەم باردۆخەیەکە هەندێک لە تێگەیشتنەیە کە ئەمە دەرفەتێکە کوور ڕەنگە سەرڕای بەداخەوە کە دانی هەزاران شەهید لە باشوور و لە ڕۆژئاوا لە ناوچەکانی تر دەوتێ ڕەنگە کورد قازانج بکە یعنی سەرڕای ئەو خوێنی دەیداتن قازانج بکە لەم شەڕ لە ڕووی سیاسیەوە. ئێمە تەماشاکە لە ڕووی پراکتیشیەوە ئێمە تا هەندێک ناوچەکانی کوردستان سنوورەکانمان کەوتوتە بەردەست من پێم وایە ئەوە قازانجە بەڵام لەسەر ئاستی یاسایی لەسەر ئاستی سیاسەتی نێودەوڵەتی ئەگەر تۆ تەماشای هەموو ئەو بڕیارە نەبکەی کە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەرچووە تەنانەت لە 2015 سێ بڕیار دەرچووە بەشێکیان پەیوەندی بە ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی سەقامگیری هەیە لەژێر بەندی حوتەمی میساق دوو بەسەکەی تر پەیوەندیان بە سووریا و بە ڕۆژئاوای کوردستانەوە هەیە هەر هەموو لە بەیانی جەدە لە بەیانی مەجلیسی ئەنجومەنی هاریکاری عەرەبی مەجلیس تەعاونی خەلیجی لە بەیانەکانی کۆمکاری عەرەبی جامیعەی عەرەبی لە بەیان لەو هەموو بەیاناتی ڕێکخراوە هەرێمی و ناوخۆی و نێودەوڵەتیەکاندا هەر هەمووی پێ لەسەر یەکپارچەیی و سەروەری خاچی عێراق یەکپارچەیی و سەروەری خاچی سووریادا دەگرێت. کەواتە ئەو پرەنسیپانەی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئەو دەوڵەتانە دروستکران تاوەکو ئێستا کۆمەلگەی نێودەوڵەتی باوەڕی پێ هەیە هەوڵی سەپاندنی دەدا لەبەرەوەی من پێم وایە ئێمە زۆر زار من لەوە دەترسێن ئێمە شەڕێک بکەین وەک ئەوەی کە لە جەنگی جیهانی دووەم کردمان ئێمە لە جەنگی جیهانی دووەم کۆمارێکمان دامەزراند پێمان دەگوت کۆماری مەهاباد و کۆماری کوردستان کە زۆر متەئەسیر بن کە دواتر ئەو کۆمارە بە کۆمەڵێک کەس تاوانبار دەکەین کە ئەو کۆمارە لەبەر ئەوەی سۆڤێتەکان کشانەوە لەبەر کۆمەڵێک هاوچێشە کە دەزانی ئەوەی لەو بوارە خوێندە بیتەوە کەسی لە ڕاستیدا لە 1942 ڕاگەیاندنی سێلایەنە لە 1943 لە کۆنگرەی قاهرە لە کۆنگرەی تاران لەو کۆنگرانە پێ لەسەر یەکپارچەیی و سەروەری خاچی عێراق دەکراوە خاچی ئێران دەکراوە یعنی کەواتە کۆماری مەهاباد بە مردووی لەدایک ببوو ئێستاش لە بڕیارنامە نێودەوڵەتیەکاندا بە تایبەتی لە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش کە من پێم وایە زۆر گرنگە ئەمریکا ئەوروپا تاوەکو ئێستا پێ لەسەر ئەو خاڵە سەروەری و با بڵێن سیادە و یەکپارچەی خاچی عێراقدا دەگرن خاچی سووریادا دەگرن مانای وایە سیاسەتی فعلی لەسەر ئاستی نێودەوڵەتی بەرامبەر ئەو ناوچەی گۆڕانکاری بەسەردا نهاتیە زەمینەی یعنی ئەم لە ئاستی واقعیە زەمینەی ئەوە ماوە یعنی دەوڵەتی عێراق دەوترێت دەوڵەتی عێراق تەنیا یعنی عێراق تەنیا لە ڕووی ئاسمانەوە ئێستا لە مابینی نەتەوەکان و لەباری واقعیە هاوبەشە ئەگەرنا لەباری واقعی عێراق هەمووی دابەشوە ئەوە دەبینین شیعات چۆنە و سونە چۆنە و کوردیش تەنها لە ڕووی ئابووریشەوە ئێستا تەواو گەیشتوتە خاڵی کۆتایی گەیشتونەتە خاڵی کۆتایی بەڵام ئایا لە 2000 سیاسەتەکە با بڵێن نەخشەی ناوچەکەت چۆندا دەڕێژێتەوە عێراقێکی یەکگرتو مەبەستمان ئەوە نییە کە ئەو عێراقە بێ کە لە خۆناغی سەدام حوسێندا دەڕژرا و هەمان عێراق بێ ڕەنگ بێ کۆمەڵێک گۆڕانکاری بەسەردا بێ ڕەنگ بێ شێوەیەک لە فیدرالی یان شێوەیەک لە حکومێک کە تا ڕادەیەک زۆرە سەربەخۆیش کە بۆ کورد بێنێ بەڵام کورد ئایا ئەوەی دەوێ یاخود دەیەوێ چۆن دەرهاویشتەی مۆدرنیتە دەوڵەت نێتەوە دروست بوو
بۆ زۆر بێنێتەوەکان بە هەمان شێوە دەرهاویشتەی شۆڕشگاندیش ئەو قوارە سیاسی نوێیە کە ناوی هێشتا بۆ لە دۆزراوەتەوە دابدرێت بۆ کوردیش دابمەزرێت لە میانە ئەوەی ئێستا دەکەمە دوا پرسیار یعنی ئەگەری سەرکەوتنی ئەو ڕێککەوتنامەیە و باڵا دەستبوونی زیاتری ئێران لە ناوچەکە و کاریگەری تەنان لەسەر خودی دۆخی بڵێن بەغدا و ناوەندی بڕیان لە عێراقدا کاریگەری چی دەبێت لە سارێمی کوردستانە خۆی خودی ئەو ڕێککەوتنامە بۆ کەمکردنەوەی کاریگەری ئێرانە بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی گەشەسەندنی پرۆژەی ئەتۆمی ئێرانە لەبەرەوەی تۆ تەماشاکە بۆ 10 ساڵ ناکرێت یۆرانیەم بپیتێنی وانە بۆ 15 ساڵ نابێت جیهازی نوێ دابنێت جیهازەکانی یەک لە سەرچاری جیهازەکانی ئەوانەی کە یۆرانیەمی دەپیتێنن کەم کردوتەوە بۆ ئەوەیە ئێران یعنی با بڵێن باڵی ئێران بکە ئەوەی ئێرانی بەهێز کردووە سیاسەتی ئەتۆمیتی تا بە ئێستا یان سیاسەتی دیبلۆماسی و مامەڵەکردی تەلەگرام دۆخە وەک زۆر لە چاودرانیش پێیان وایە ئێران لە بواری دانوستاندن و لە بواری دیبلۆماسیدا زۆر زیرەکانە گەمەی سیاسی خۆی دەکات بۆ نمونە لە ئێمە لە کاتێکا بە شێوەیەکی پراکتیشی یارمەتی حوسیەکان دەداتن کەسی حوسیەکانیش دەتۆرێنێت دەڵێ ئێمە پێویستە مەسەلەی یەمەن بە شێوەیەکی دیبلۆماسی و بە شێوەیەکی ئاشتی خوازانە چارەسەر بکرێت لەبەر چ لەبەر ئەوەی بۆ ئەوەی ئێران ئاعترافی پێ بکرێت وەکو یاریکەرێک بێتە ناو یاریەکە دکتۆر کامەرامەن تک مامۆستای زانستە سیاسیەکان و نووسەرگەلک سوپاس و بەشداریکردن لە بەرنامەی ئەڤڕۆ ماندوومان کردی سواز بە زانیارەکانت هاتیە کۆتایینا مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ بینەران کە تێدا گفتوگۆمان لەبارەی لێکەوتەکانی ڕێکەوتنامەی کۆمەڵەی پێنج کۆیەک و کاریگەری ئەم ڕێکەوتنە لەسەر باردۆخی ناوچەکە و ئەم دابەشبوونەی لە ڕووی خەریتەی سیاسی و جیۆپۆلیتیکی سیاسی لە ناوچەکە لەگەڵ دکتۆر کامەرانمەندتک تاوتوێ کرد تاقی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە بەیانی بۆ تاوتوێکردن بابەتیشی تری پەیوەندیدار بە ژیانی زیڤاچی کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس بە هاوڕانم لە کۆنتڕۆل و ستۆدیۆ